عزیزان خوشحالم لە بەرنامەی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. بەرنامەیەم جارەمان تایبەتە بە مانگی ڕەمەزان. ئەمشەو لە هاوڵاتیانە پرسین، لەو مسلمانانە پرسین ئایا هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ چی بکەین تاوەکو پەیوەندی مسلمانان، پەیوەندی هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا پتەوتر و باشتر بێ؟ هۆکاری مانگی ڕەمەزان بۆ ئەوەی ئەو پەیوەندیانە باشتر بێ چی بکەن و مسلمانان چی بکەن تاوەکو بەردەوام بن لەسەر پەیوەندە باش و پەیوەندیە بەهێزەکانە لە مانگی ڕەمەزاندا لە هاوڵاتیانە پرسین. ئێوەش بینەرما بن. ئایا هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ مانگی ڕەمەزان مانگی خۆی خۆشیە، مانگی عیبادەتە. ئەوە پیرۆزە خوای گەورە و ڕەحمانێتە دڵ تۆ هاوکاری خەڵک بکەیت. ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من ئازوێ گەرنی ئازاد. بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامسۆی خزم و کەس و کارمانەکەین و وەچین بۆ لایەن و کاریم لە خەڵقە ببەخشێ خێرکە خێراتکە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی دە. مانگێکی پیرۆزە خوای گەورە بە تایبەتی لەناو هەموو مانگەکانە ڕزقی تایبەتی تێناوە. هەستی تۆ لە مانگی ڕەمەزاندا چۆنە بە بەراورد بە ڕۆژەکانی تر لە ئابڵێ مانگەکانی ترە؟ زۆر تەبیعیە و مانگێکی پیرۆزە لەخوا بەزیا بێت خۆشە ڕوا بەڕێوە. جیاوازی ئەم مانگە لەگەڵ مانگانی ترا لای تۆ چییە؟ وەکو ئابڵێن کەسێک لە ڕووی دەرونیەوە هەست بە جیاوازیەکەی لەگەڵ کاتەکانی ترە؟ بە تەئەکید تایەتی ساڵ بە ساڵ فەرقی هەیە لەگەڵ بڵێن ئەبێ بڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار. چونکە لەبەرم قەیرانی دارایی و خەڵک بێپارە و بێ مەعاش و بێ موچەیە طبعاً فەرقی هەیە بە تەئەکید. پەیوەندی مسلمانان ئەبێ لەم مانگا چۆن بێ بەڕای تۆ تاوەکو ئیسفادەی تەواو لە ئەم مانگە پیرۆزە بکەن؟ مسلمانان هیچ ئاساییە تەبیعیە بڵێن ئەگەر لە ڕوویەوە ئەگەرێکە مسلمان بێت نابێت ئەوە کاتە باعیسیەوەی کە لەگەڵ بیکاتە ئەو مقابلیەوەی. ئێستا بابڵێ هەندێک کەسمان هەیە بۆی کێشێکی تایبەتەوە ڕەنگە عازیە کەوت بێتە نێوانیان. ئەم مانگە دەرفەتێک نییە بۆی بتوان ئەو پەیوەندی عازیە تێپەڕێن؟ بە تەئەکید دەرفەتێکە بۆ ئاشبوونەوە بۆ گردن ئازاییکردن لە یەکتر ئەبێ و کەسە لێبور دەبێت لە مانگی ڕەمەزانە، چونکە مانگێکی پیرۆز و پڕخێر و بەرەکەت گوناحە، یعنی ئاسایی ئەگەر قسەش نەبێ لەگەڵ ئەو برادەرە بڵێن ئاشکردنەوەیەکە بێت تۆ حرمەتی خۆ ڕاگەیەنی بەرامبەری ئاساییە. زۆر خۆشە و مانگێکی زۆر پیرۆزە و زۆر بەرەکەتە بەلای منەوە. جیاوازی ئەم مانگە لەگەڵ مانگەکانی تری ساڵە چییە بەڕای تۆ؟ ئەم مانگە یعنی خێر و بەرەکەت دێنێت، مانگێکی خۆشە، مانگ هەستەکەی فەرعیە بە دڵم ڕەمەزانە، ڕۆژووی و هەستەکەی کە لەشێکی تەندروستی پێبەخشە، بەڵێ تونی دەوێ برسی دەوێ، بەڵام زۆر مانگێکی پیرۆزە. ئەبێ پەیوەندی مسلمانان یان هاوڵاتیان بەگشتی لە مانگەیە چۆن بێ بەڕای تۆ؟ بەڕاستی ئێستا مسلمانان هەستەکەی نوعێکرد لە ناویەکە، بەڵام بێ ئەو تەفرەقەیە نەمێنێ، ینی هەستەکەی هەریەکە بە شێوازێ هەستەکەی خەڵک بێوجدانی تایە، بەڵام لە مانگی ڕەمەزانە حەزەکەم ئەو خەڵکە و بێوجدانیتیان نەمێنێ لە ناو یەک و وەک بۆ مانگەکەش کە سیر کرێ مانگێکی پیرۆزە ئەوانش تەواو تەواو بن لە ناویەکە. لە مانگی ڕەمەزانە هەستی چۆنە تۆ؟ وەڵای سپاس بەخوای گەورە هەستێکی زۆر باشتان هەیە. جیاوازی ئەم مانگە لەگەڵ مانگەکانی ترا هەستەکەی جیاواز بێیان بە بۆن لە ڕووی دەرونیەوە باری دەرونی مسلمانان جیاوازتر بێ لەگەڵ مانگەکانی ترا؟ وەڵای سپاس بەخوای گەورە بە تاکید ئەم مانگە جیاوازی هەیە لەگەڵ مانگەکانیکە. ئینسان و کەسانەی کە بە ڕۆژۆ بێ بەڕاستی منی وەکو خۆم هەستێکم بۆی دڵم زۆر مرتاحە، دایمە دڵم ئارامە، هەست بە ئارامیەکەم، هەست بە بێتاقەتی زۆر ناکەی. خەڵکانی وا هەیەڵێ لە ڕەمەزانە من بێتاقەتە بن، بەڵام وانییە بە عەکسەوەیە. ئەو کەسانەی کە بە ڕۆژوو بن بە ئیزنی خوای گەورە خوای یارمەتیانە دڵیان زۆر ئارامە لەسەر خۆیە،
توش بەخوای گەورە. پێت وایە ڕەمەزان چ پەیامێکی پێ بۆ ئێمە وەکو مسلمان؟ ڕەمەزان پەیامی ئەوەی پێەیە کە ئێمە وەکو مسلمان خۆی لە ڕاستیە ڕەمەزان ئەوەت پێڵێ کە تۆ لە کاتێکا برسی و تینوو ئەبی هەستەکەی کە خەڵکانێکی تریش هەیە لە پێشەوەی کە تۆ تێر و پڕ بوویت خەڵکانێکی کەیە زۆر برسی و نەدار و سەرگەردان و دەربەدەر بوون بەڵام لەم کاتا تۆ بیری ئەوانەیەکەیتەوە کەوا خەڵکێکیش هەیە لەوانەیە لە مانگەکانی تیژە هەمان برسێتی و فەقیری و تینێتی بەسەر هاتوێ بەڵام تۆ هەستت پێ نەکردووە. پەیوەندی مسلمانان پەیوەندە کۆمەڵایەتیەکان ئەم ڕەمەزانە ئەبێ چۆن بیان تۆ چیان پێڵێ بە خەڵک تا ئەم پەیوەندیانە پتەوتر و گەرمتر بکەنەوە لە مانگە؟ وەڵای بەداخەوە پەیوەندی خزمایەتی و کەسایەتی بەڕاستی زۆر لاواز بووە لەناو هەموو قەوم و کەسەکانە پەیوەندی خزمایەتی بە تەواوی لاواز بە ساڵانی زووان نەبوو ساڵانی زوو کابراسێتەکە خاوەنی 10 دینار لەو پارە سویسرێ بوو بەڵامکو ئەڕۆشت بەلای نەک خزمێکی نزیکی بوو تەنانەت ڕەفیقێکی باوڕەیەکی بۆ سەردانێکی لە شارەکەی بۆ شارێکیکە بە 10 دینار لە گیرفانە منێکی خۆم لەوانەوە بوو 10 دینار لە گیرفانما هاتم بۆ سلێمانی بۆ لای برادەرێکم تەنها لەبەر خاتی خی گەورە شتێکی دریژم پێی نەبوو. چی بە هاوڵاتیان ئەڵێی تاوەکو ئەم ڕەمەزانە بکەنە دەرفەت ئەو پەیوەندیانە پتەوتر بکەنەوە؟ وەڵای من ومێدم وایە بەخوای گەورە ئینشاءڵڵا هەموو کەسێ لە هاستی خۆیەوە ئەو خزمایەتی و کەسایەتی دروست بێتەوە بەڵام بەڕاستی زۆر زەحمەت بووە چونکە لەوانەیە کابراسی تەماڵەکەی و یان خەریکی چی پێڵ تەلەڤیزیۆنەکەی یان خەریکی موبایل و ئینتەرنێتەکەیە بەڕاستیە بارە سەری لە عالەم شێواندووە خزمایەتی و کەسایەتەکانی هەموو دوورخستەوە چیتە ماڵەوە سەیری فیلمێکەکەیان سەیری تەلەفۆن و ئەرتێنێتەکەیگای تۆ دوو قسە لەگەڵ ناکایتر بەڕاستی لە خۆ ئینسان هەستەکە شەرمەکە کە بچێتەوە ماڵەوە. وڵی لە ڕووی مانکانی ترۆ خەڵک زۆر دڵی خۆش نییە بەڵێ وەکو ڕەمەزان دڵمان پێی خۆشە لە خوای گەورە بەزیابێ پێگەی بە زۆکو وەزعەکە کەس دڵی خۆش نییە. پەیوەندیەکانمان پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی خزمایەتی بەڕای تۆ بێت چۆن بێ لەم مانگەیە؟ وڵی لەم مانگا گەر بتێ ڕاست بڕۆیت ئەبێ یەک بگرین پەیوەندیمان هەبێ بەیەکەوە هاتو چوومان هەبێ سەردانی یەکترکەین هاتو چوومان پتۆ بێ بەرامبەر یەکتر بەرامبەر مسلمانان بەرامبەر ئەوانەی کە دەستیان کوردە هاوکاریان بکەین. باشە بۆچی بابڵێ مسلمانان بەعام لە ڕەمەزانە زیاتر بەخشندە بن بۆ نمونە زیاتر ئەبەخشن هاوکاری هەژاران زیاترەکەن؟ خی گەورە خۆی ڕەحمەنێتە دڵێ ئەو مانگە ئەوە پیرۆزە ئەوە پیرۆزە خی گەورە و ڕەحمانێتە دڵ تۆ هاوکاری خەڵک بکەیت. داواکاری لە خەڵک چێت تا بتوانە ئەو پەیوەندیانە ئەو هۆژارانە لە بیر نەکەن؟ وڵی داواکارم لە خەڵکی ئەوەی دەسەڵاتی بە گوێرەی توانای خۆی بە گوێرەی دەسەڵاتی خۆی یارمەتی فەقیر بە فەقیر زۆرە ئەبێ سەیری خوار خۆتەوەگەی سەیری سەر و خۆتەوە نەکەیت تێگەی هاوکاریان بکەیت خی گەورەی شەڵا پاداشیان. هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ مانگی ڕەمەزان مانگی خۆی خۆشیە مانگی عیبادەتە. ئەوە پیرۆزە خی گەورە و ڕەحمانێتە دڵ تۆ هاوکاری خەڵک بکەیت. ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من ئازوێ گەدنی ئازاد. بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامشۆی خزم و کەس و کارمانەکەین و وەچین بۆ لایەن و کاریم لە خەڵقە ببەخشێ خێرکە خێراتکە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی دە. مانگێکی پیرۆزە خوای گەورە بە تایبەتی لەنا هەموو مانگەکانە ڕێزێکی تایبەتی تێناوە. بەڵێ پێشەکی پیرۆزبایی ڕەمەزان لە خۆم و لە هەموو مسلمانانی کوردستان بە تایبەتی یەکەم بەڕاستی ئەم مانگە مانگێکی پیرۆزە و مانگێکی گەورەیە و خی گەورە فەزڵیا بەسەر هەموو مانگەکانی ترا و بەخشندەی و لێبوردن و ئەمانە لەم مانگە زیاترە تاوەکو مانگەکانی کە ئەنئینسان لەم مانگە زیاتر ئەبەخشیە زیاتر لێبوردنی ئەبێ لێخۆشبوونی ئەبێ ئەمانە سیفەتی مسلمانان. پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان پێویستەکان لەم مانگا چۆن بێت چۆن پتەوی بکەینەوە؟ پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بێت لەم ڕۆژانە پەیوەندیەکی باش بێ هەر کەسێک خوا نەخواستە ئەگەر کێشەیەک مشکلەیەکی لەگەڵ مسلمانێکە ئەبێت لەبەر خاتری خوان لەم مانگا وەکو براکاش بێتەوە چونکە خی گەورە لە قورئان فەرمێ فەئیذا الذی بینەکە وبینه عەداوەة کەئەنەکە وەلیٌ حەمیم
ئەنی ئەگەر لە بینی تۆ و بینی بەلایەکەدا دوژمناتێک ژەبێ ئەبێت تۆ وەکو دایکێکی شیر دەربیت بەرامبەری ئەو مسلمانە کە ڕەفیقتە. ئەم مانگی ڕەمەزانە جیاوازی چیە لە مانگەکانی تر ئاوا ئێمە بەسترەبین لە ئەمەngە خۆشە ئەمەngە دڵی خۆشە ئەمەngە دڵی فەریعە بە قوربانێ و بم لە دەوری و گەڕێم لە خوا پاڕێتەوە چوار نوێژەکەی خوای گەورە هیدایەتمان با خوای گەورە ڕزقمان با خوای گەورە گەنجەکانمان بێەوەی دڵخۆشی کە ئەم مانگە هاتووە. ئەرە بەخوا قەزاو لە من کەوێ. باشە ئێمە چی بکەین تا پەیوەندی خزمەتەکانی جارانیش بەهێز بکەینەوە لە مانگی ڕەمەزان. قەزاو لە من کەوێ هەر دڵتان خۆش بێ و هەر لە خوا بپاڕێنەوانێ و یەکێتیمان تیا بێ و ئیسلامەتیمان تیا بێ و چاومان لە فەقیرەوە بێ و چاومان لە ڕۆڵەکانمانەوە بێ و هاوکاری لە خەڵکی دەوڵەمەند چی هاوکاری هەژاران بکەن لە ئەرە بەخوا ئەرە بەخوا وەڵڵای یارمەتی فەقیرەکان بن یارمەتی هەتیوەکان بن. دوای هەتی و فەقیر زۆر نێستا ئەی زۆر نییە بە قوربانێ بم. تۆ دوعای چیان بۆکەی بۆ خەڵکانی کە دەست بە هەژارانەوە گرن هاوکاریان ئەزانیا لێم چیاڵێم خوای هیدایەتیان بێ خوای بێنە سەر ڕێی ڕاست خوای چاویان لە فەقیرەوە بێ خوای ڕەحممان پێ بکەی خوای کەفتەکار و زەلیلمان نەکەی احتیاج و محتاجمان نەکەی من خۆم یەکێکم لەوانە قەزاو لە من کەوێ. وەکو بابڵێن وەکو یەکێک لەو هاوڵاتیانە ئەلەم مانگی ڕەمەزانەیە خەڵک زیاتر هاوکاری هەژارانەکات. وەڵڵاهی نازانم خەجاڵەت خۆمڕۆ لە ژنێک لە مزگەوت بوو 500 لێرە مابوو چوم نوێژەکەم تازە کردەوە بۆ خۆی نەمما پێی لەو ڕۆژەوە خەفەتە خۆم. دانی پێت خۆش بوو پارەکەی خۆت بێ بەخوا کەچی بۆ خۆی ڕۆڵ لێرەش مابوو پارەکەت لە بیرش پێ بدەیت بە قسمەتی نەبوو. هەستی تۆ لە مانگی ڕەمەزانە چۆنە جیازی چیە لەگەڵ مانگەکانی تر؟ وەڵڵای سوپاس بەخوا مانگێکی پڕخێر و خۆشیە خەڵم بە ڕۆژووە بە ڕێژەیەکی باش مزگەوتەکان خەڵباڵخا سوپاس بۆخوا. پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی بەڕای تۆ ئەبێ لە مانگەیە چۆن بتەوی بکەینەوە چۆن باشتری بکەین؟ ئەبێ باشتر بێ خەڵکەکان ئەوەی دڵی لێک گێشاوە ئاش بێتەوە ئەبێ هەمووی برای یەکین کەس بغز لە یەک نەگرێ کەس لەنگ لە یەکدا نەبڕێ ئەبێ ئەوەی ساردێکشی لە بەینا هەیە هەوڵ بە ئاش بێتەوە ساردێ نەمێنێ لە بەینا. ئەی بۆ مرۆڤی موسڵمان لە مانگی ڕەمەزانە بەخشندەترە بێ زیاتر هاوکاری هەژارانەکە ئەم مانگە چی تایە؟ وەڵڵای ئەبێ زیاتر ببەخشێجاکە من بم بێ و هەژارێ نەیبێ ئەوە قیمەتی چییە؟ وانە؟ هاوکاریش لە مسلمانان چی؟ کاریم لە خەڵکە ببەخشێ خێرکە خێرات کە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی تر. یەکێک لە جیاوازەکانی مانگی ڕەمەزان بریتە لە بەرەکەتەکەی هەرچەندە بە پێی لێکدانەوەکان ئێمە لە ئەو سێژەمەی کە جاران سێژەم نان خواردمان هەبوو ئێستا بێتە دووژەم بەڵام کەچیە بینین مەسروفات و خواردەمەنیەکان زیاتر لە لای دوکاندارەکان سەرفە بێ ئەمە یەکێک لەوانەی کە پێوترێ بەرەکەت یان بۆ نمونە هەر کاتێک دەرگای سەلاجەکەیتەوە هەر کاتێک چیزە سەر سفرەکان سەیرەکەن قەرەباڵغتر و خواردنی زیاتری لێ ئەمە یەکێک لەو شتانە دەرەخات کە لە مانگی ڕەمەزانە بەرەکەتی زیاتر ئەکەوێتە ناو ماڵەکانەوە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بەخشندەن بۆ کەسانی کە بەخشن و هاوکاری هەژارانەکەن ئێمە هاوڵاتی ترە دوێنین بزانین ئەوان لەسەر ڕەمەزان چیمان پێڵن ئێوەش لەگەڵ مام. هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ مانگی ڕەمەزان مانگی خۆی خۆشیە مانگی عیبادەتە. ئەوە پیرۆزە خوای گەورە و ڕەحمانێتە دڵ تۆ هاوکاری خەڵک بکەیت. ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من ئازوێ گەدنی ئازاد. بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامشۆی خزم و کەس و کارمانەکەین و وەچین بۆ لایەن و کاریم لە خەڵکە ببەخشێ خێرکە خێرات کە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی تر. مانگێکی پیرۆزە خوای گەورە بە تایبەتی لەناو هەموو مانگەکانە ڕزێکی تایبەتی تێناوە. مانگی ڕەمەزان مانگێکی زۆر خۆشە ئەنێ مانگێکە عنی بەتەواوەتی وا لە موسڵمان دەکە هەستێکی تایبەت بە موسڵمانە بەخشێکە عنی پەیوەندی تەواوەتی لە بینی خۆتی خوای گەورە دروست دەبێ ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانەش ببێت ئەمای خێر و بەرەکەت و
خۆشی بە وڵاتەکەمان ئینشاڵڵا. پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی خزمەتی بەڕای تۆ ئەبێ لەم مانگایە چۆن پتەویکەین و چۆن باشتری بکەین؟ وڵی زیاتر حتمما دەبێت زیاتر هەوڵی ئەمە بدەین. پەیوەندی کۆمەڵایەتی شتێکە کان نابێ ینی لە کۆمەڵگاکەماندا ینی دەبێت کاریگەری هەبێت. بۆچی مرۆڤ مسلمان لە ڕەمەزانە بەخشندەترە بێ زیاتر هاوکاری هەژارانەکە؟ ڕای منم پەیوەندی دەگەڕێتەوە بۆ یینێکی بینی خۆی و بەندە و خوای گەورە کەوای لەیەکە ینی پەیوەست بێ زیاتر هەستێکی تایبەتی هەبێت لە ڕەمەزانە بۆ ینی مسلمانان بە تایبەتی یعنی ئینسان وا لەیەکە هەستێکی تایبەتی هەبێ پابەند بێ مانگەکان. مانگی ڕەمەزان چه هەستێک بە تۆوە بەخشێت؟ مانجی خۆشیە، مانجی بەرەکەتە، مانجی مەحەبەتە بەڕاستی، مانجی فەرەحیە. پەیوەندی کۆمەڵایەتیمان لەم مانگا چۆن بەهێز بکەین تا بتوانین باشتر و چاکتر بەرەو پێشەوە بین؟ بێگومانە بێ لێبور دەبین، پێش هەموو شتێ بێ لێبور دەبین، چاوپۆشی لەوانەیە ڕابردوو بکەین. باشە، بۆچی مرۆڤی مسلمان لە ڕەمەزاندا بەخشندەتر و با بڵێن زیاترە بەخشێ بە هەژاران؟ ئەم مانگە چیتیایە مرۆڤ وای لێ دێت بەم شێوازە؟ خۆی مانجی بەرەکەتە بەڕاستەکەی، مانجی مەحەبەتە، یعنی پیرۆزەکەی زۆر جیاوازترە لە مانگەکانی تر لە ساتەکانی تر. ناو چیە لەوانی کە خاوەن سەرمایەن کە دەوڵەمەندن چۆن هاوکاری هەژاران بێگومان لەم مانگەیە کە مانجی بەخشندەیە، مانجی بەرەکەتە، بە حەقەت ئەوێوان چاوێن لە هەژارانەوە بێت، چونکە پێویستەکانیان بە ئاسانی جێبەجێ نابێت، خاصن لەم کاتێشەوە لەم زروفەشە. وەڵام مانگێکی مبارەکە و پێخۆشحاڵین کە ئەم مانگە هاتووە چین بۆ مزگەوت و نوێژ و تەراویح و شتەکەین لەوێ. پەیوەندی خزمەتی چۆن پتە بکەینەوە لەم مانگا خێرمان زیاترەگات، چۆن بتوانین و پەیوەندیانە بەهێزتر بکەینەوە وەکو جاران؟ وەڵای تر بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامسۆی خزم و کەس و کارمانەکەین و ئەچین بۆ لایەن و ئەو هاتوچۆ با بڵێن گەرمەی جاران ئێستا لە ڕەمەزانە هەز ناکەیت بەهێزترە بێتەوە جیاواز لە کاتەکانی؟ بەڵێ وایە بەهێزە بێ وەڵا. ئەی خەڵکی دەوڵەمەند چۆن هاوکاری هەژاران بکات لە مانگا تا بتوانێت ئەوانەی کە هەژارن ئەوانەی کە دەستکورتن خاوەن سەرمایەکان دەوڵەمەندەکان هاوکاریان بکەن؟ وایە بێ بیکەن بەڵامیتر بە پێ ئەوە ئیمانی خۆیان دەورە بینی ئەگەر ئیمانیان پتەوە بێ ئیشەڵای کەن و هاوڵاتێک داواکاری چێ لەو خەڵکانی کە دەوڵەمەند؟ وەڵا داواکاریمەوەی یارمەتی فەقیر و هەژار بن و دەستیان پێوە بگرن و یارمەتیان بن لە مانگ مبارەکە. مانگی ڕەمەزان چه هەستێ بە تۆ بەخشێت؟ وڵای هەستێکی خۆش بەم نەبەخشێت لەبەرەوەی مانگێکی پیرۆز و مبارەکە و خەڵک زیاتر بەلای دینی ئیسلامە گەڕێتەوە پیرۆزە لە مانگەیە هەموو کەس دڵی فەریعە دڵی خۆشیانی. باشە، بۆچی ئێمە وەکو مسلمان لە مانگی ڕەمەزانە بەو شێوازە دڵمان فراوانە بێ هاوکاری نەخۆشەکەین زیاتر پەیوەندیەکان پتەوترەکەینەوە؟ ئەم مانگە چیتیایە کە مانگەکانی تر نیانە؟ مانگێکی پیرۆزە، مانگێکی لێخۆشبوونە، خوای گەورە فەرزی کردووە لەسەر ڕۆژ و مانگی ڕەمەزان کە بگریت لە گوناحکانمان خۆش بێت، خۆ پاکردنەوەیە، خۆ تازەکردنەوەیە لە دینی ئیسلام. داواکاری لە خەڵک چێت تا پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی خزمەتی پتەوتر بکاتەوە، پێدوانی ئەمە ئەم مانگە دەرفەتێکە خێری گەورەترە ئەگەر ئەو پەیوەندیانە پتەوترکەینەوە؟ تەمان وایە ئەم مانگە مانگی لێبوردنە ئەبێ ئەو کەسەی کە تۆ دڵیش لێ عاجز بوو بێ یعنی گەردنی ئازاکەیت و ماڵێکی لێبوردنە ماڵێکی ئەوەیە کە ئینسانە بێ بەخشندە بێت دایما خوای گەورە ئەو کەسانی خۆشەوێ کە لێبوردن بێ بەرامبەر کەسەکەی تری کە بەرامبەر ئەگەر ڕقێکی هەبێ بەرامبەری لێ خۆش بێ. تۆ وەکو خۆت بڕێردا ئەم مانگە لە هەموو ئەو کەسانی کە شتێکیان بەرامبرت کردووە دڵت لێ عازیز بووە لێبور دەبیت و کۆتایی بۆ پەیوەندی عازیز بێنی؟ من خۆم دڵم باشە لە زۆر کەسە بووم دڵم لە کەس عازیز نابێت هەتا بۆی شمکرێ کەس عازیز ناکەم. ئەو کەسێکی کە لە تۆ عازیز بێت ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من عازیز بێ گەردنی ئازاد. داواکاری لە دەوڵەمەندەکان خاوەن سەرمایەکان چیە تا هاوکاری هەژاران بکەن لە مانگە؟ وڵی داواکاریمەوەیە چیان لە فەقیر بێ ئینسان ئێستا خەڵک بەڕاستی زۆر فەقیرە دەبێ ئینسان کاتێکە پارشی بوو ئیمکاناتی و یارمەتی فەقیر بە هەموو جۆرێک یارمەتیان باوە لەبەرەوەی ئەوانش ئینسان وەکو ئێمە سێرێکی مناڵەکەی ئەو هیچی نەی تۆ هەیەتی بەڕاستی ناخۆشە حەز ینی ئینسان هەتا بۆی کرێ یارمەتی فەقیر با باشتر. مانگی ڕەمەزان جیازەکەی ئەوەیە کە مانگێکی پیرۆزە خوای گەورە بە تایبەتی لەنا هەموو مانگانە ڕێزێکی تایبەتی تێناوە مانگی پیرۆزە و ڕەمەزانەکەی لەخوا بەزای من ساڵش خۆشە. پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی خزمەتی چۆن پتە بکەینەوە لەم ڕەمەزانە؟
وڵی ئەتا بۆمان بکرێت بۆ ئێسەوای لێ هاتووە هەر بە تەلەفۆنێک هەموو شتێک نەجادێ ینی سەردان و هاتوو ئەمانە کەم بۆتەوە تا بۆمان بکرێت لەم مانگایە بتوانین پەیوەندی کۆمەڵاتی تومۆتۆرکەینەوە سەردان و ئامۆژگامان باشتر بێت لە مانگەکانی تر. ڕەمەزان جیاوازی چیە کە مرۆڤ تیاوە نەبەخشندە بێ هاوکاری هەژارانی شەکە ئەگەر خزم و کەسوکاری خۆشی نەبێ ینی فەقیرێکی بێگانەی بێ دیسان هەر ئامادەی هاوکاری بکە ئەم مانگە چی تایە کە ئەو هەستە بەتەوە بەخشێت. وەڵی ئیترەوە نییە خی گەورە بە تایبەتی کە لەم مانگە ڕێزێکی وای لێ ناوە کە خەڵک بە ڕۆژوە خەڵک زیاتر میێرەبانە بێ خەڵک زیاتر ئاگەر لە فەقیر ڕۆژارە بە حکمەوەی کە تۆش لە کاتێکات 15 ساعت هیچ ناخۆی نان ناخۆیت ئیتر بەو هەست بەوەکەی کە خەڵک بەو شێوەیە فەقیر ڕۆژارەکان کە برسین و تۆش هەست بەوەکەی زیاتر ئەوەیە کە خی گەورە لەم مانگە ئەو ڕێزەی لێ ناوە. هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ مانگی ڕەمەزان مانگی خۆری خۆشیە مانگی عیبادەتە. ئەوە پیرۆزە خوای گەورە و ڕەحمانێتە دڵتەوە هاوکاری خەڵک بکەیت. ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من ئازوێ گەرنی ئازار. بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامسۆی خزم و کەس و کارمانەکەین و وەچین بۆ لایەن و کاریم لە خەڵقە ببەخشێ خێرکە خێرات کە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی دە. مانگێکی پیرۆزە خی گەورە بە تایبەتی لەنا هەموو مانگەکانە ڕێزێکی تایبەتی تێناوە. لە نوێژی تەراویحیتەوە وایە لەخوا بەزیابێ جیاواز ئینشاءڵڵا جیازی ئەم مانگی ڕەمەزانە لەگەڵ مانگەکانی ترا چییە کە ئینسان ئەوەندە با بڵین لایەن ئیمانی بەهێزە بێ بۆ نوێژە سونەتەکانیش بۆکو تەراویح دێ بۆ مزگەوت. زۆر جوانە وەڵای وەکو ئەم مانگە ئەوە ئەسەلمێنە کە مانگێکە بەدەر لە هەموو مانگەکانی کە جیاوازترە وەکو مانگەکانی کە نییە. ئەم مانگە پڕە لە خێر و بەرەکەت پڕە لە شکۆداری ئینسان گەورەی ئینسانە نوێنێت. اینجا ئەگەر ئینسان ئەگەر لە ڕووی خۆیەوە لە ڕووی هاوڵاتیەوە ئەگەر یەکێک دەرامەتێک یەکێک فەقیرێکی بینی دەستی درێژی دەستی خێری بۆ درێژکات ئەوە گەورەیە بۆ ئینسانە کە ئەگەر بەسەری کاتەوە دڵت خۆشیان هەست بە ئارامیەکە لە مانگی ڕەمەزانە. تەبعەن ئارەوەڵا لە مانگی ڕەمەزان پیرۆستر و خۆشتر نییە. ئەگەر حەج لە باخەڵیشتان نەبێ باوەڕکە یعنی مانگێکە پڕە لە خێر و بەرەکەت. باشە پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی خزمایەتی چۆن بتوانین پتە بکەینەوە لە مانگی ڕەمەزانە بەهێزتری بکەین؟ وەڵای ئینسان وەڵای ئیترە و خەڵکە خۆی کەوتووە. سە من بۆ نمونە بۆ خۆم ئەگەر بڕۆم بۆ کارەکەم ئەگەر بێمەوە ئەگە بزانم ماڵ و مناڵ کەم و کوڕێکیان هەیە هەر بە قسەی خۆش بە قسەی نەرم لەگەڵیانە هەڵسە دانیشە بە پێی ئەو زروفە مەڕۆ ئەوەی کەڕۆی ئەو زروفەی کە بڵێن بە خەڵک تێر و دەسەر بوو پارەی باشی لەبەردەسا بوو مەحاچی باشیە بوو وەنیە ئینسانە بێ بە پێی ڕۆژگار بڕوات نابێ ئەمڕۆ چاو لەوە بکەی کابرا فڵان کەس ئاوای کرد فڵان کەس ئاوا بوو وایەنە ئەبێ ئینسان بەپی دەرامەت و ژیانی خۆی پێ درێژکە کێ بێکێکەڵێ پێ و بەقە بەڕێی خۆ ڕاگەشە ئەمە ئەوەیە بەس ئەمڕۆ خەڵک پێم وا بێوانە ماوە هەر ئیتر بەدەردی کابراڵێ مەخسەی نییە لە تۆ قەرزەکە چێ ئیشەکەی خۆی بەس پێ دەبرکە. ئەبێ چی بکەین لە ڕەمەزانە تا ئەو کێشانە حەل بکەین؟ وەڵای ئەو کێشانە کەوتۆتە سەر یعنی وەکو لایەنی حکومڕانی ئەڵەیە وەکو لایەنی شخصی ئیمانی شخصی ئینسان ئیمان وەکو ئیمان عەرزم کردی بە پێی بەڕێی خۆ ڕاگەشە مەسەلەی پێشینان جوانی وتووە سە تۆ بە پێی بەڕێی خۆ چۆن چەند نەگیرفان هەبوو ئەوە نەسەر بکە مەڕۆ زیارڕەوی بکە ئەگەر یەکێکیش بڵێن کەم و کوڕی هەبوو دراوسێت بوو جیرانەکەت بوو خزمت بوو کەسوکارت بوو ئەتوانی بەسەری کەیتەوە بزانیت هەرێکێ لە ئێمە ئازاینەکە کەس و کارمانە بێ یا خزممانە بێ یا لە دەوروبەرمانە ئەگە کەسێکە بێت بزانیت ئەیبینی بە ڕواڵە دەڵێ وەسعی زۆر باش دیارە بەس شەر نییە باوەڕت بێ من زەلامەزانم هەر زەلامەزانم بە ڕواڵەت کە ئەیبینی ئەڵی کاکەمە زۆر وەسعی باشە تا نەچیتە ماڵی تا بەسەری نەکەی تۆ نازانی ترەوە کەوتۆتە سەر شەخسیەتی ئینسانەکان
کەوتۆتەوە سەر شخصیەتی ئەو خەڵکە کە ئیتر لە ناویەکە لە ناو مجتەمەعا دانیشتن و هەڵسو کەوت دەکەن. کەمەوە لە تەراویح هاتنەوە؟ ئارە وەڵڵا. باشە بۆچی مرۆڤ لە ڕەمەزانە ئەتوانێت جگە لە نوێژەکانی ئاسایی خۆی نوێژی سونەتیش بە جەماعەت بکە ئەمما ڕەمەزانە چیتە؟ لەبەر خاتری خوا ترسی خوا ڕەمەزان ڕۆژێکی پیرۆزە و مانگێکی پیرۆزە و لەبەر خاتری خوا لە ترسی خۆمان لەبەر خوا ڕەحممان پێ بکە. باشە ئێمە چی بکەین تا لە ڕەمەزانە پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی پتە بکەینەوە؟ وەڵڵا هەتا یەک بین و خۆشەویستیمان بێ بە یەکەوە دۆستی یەک بین ئەوەمان چاکە. هاتوچۆ یەکتریکەین. ئەی تۆ وەکو دایکێک وەکو کەسێکی بەزمون داواکاری لەو خەڵکانی کە دەوڵەمەند و خاوەن سەرمایەن چۆن هاوکاری هەژاران بکەن لە ماڵ؟ وڵایی داوایان لێکەم یارمەتی فەقیر و هەژار بن ئیمڕۆ ڕۆژێکە دەسەڵات کەمە فەقیر زۆرە یارمەتیان بندەوە لایەکیان لێکەنەوە لایە لەم فەقیر و هەژارەکەنەوە. وڵڵا هەستێکی خۆشە هەستێکی خۆشە مانگی مبارەکەین. جیاوازی ئەم مانگە لەگەڵ مانگەکانی تری ساڵا چییە؟ ئەو جیاوازیە چیە کە وا کات مرۆڤ لە مانگە دڵخۆشتر بێت؟ وڵڵی خۆ مانگی پڕبەرەکەتە مانگی خۆشە مانگەی ئەوەیە کاکە گیان هەم خۆت لەشت لە ئیسراحەتایە هەم بۆ خواردن هەم بۆ هەموو شتێک مانگی پڕبەرەکەتە. پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی خزمەتی چۆن بتوانین پتەوترکەینەوە لە مانگە؟ وڵڵی تر ئەوە بەدەست مرۆڤ خۆی کەوتووە. بۆچی مرۆڤی مسلمان لەم مانگایە بەخشندەترە بێ زیاتر هاوکاری هەژارانەکە بەدەم فەقیرەوەیە؟ وڵڵی خۆ لە ماگان تریشە ئاکرێت بەس ئیتر بە زۆری لە مانگا ئاکرێت ئەم مانگە چۆن خواوەن خۆی ئینی کردووە مانگێکی پڕبەرەکەتە بە زۆری داواکاری لەوانەی کە دەوڵەمەندن خاوەن سەرمایەن چی بکەن بۆ داواکاری چێت تاوەکو هاوکاری هەژاران؟ وڵڵی تا ئەو جێک لە توانانە هەیە و ئەتوانن کۆمەکی فەقیر و هەژار بکەن. هەستی ئێوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە؟ مانگی ڕەمەزان مانگی خۆری خۆشیە مانگی عیبادەتە. ئەوە پیرۆزە خوای گەورە و ڕەحمانێتە دڵ تۆ هاوکاری خەڵک بکەیت. ئەو کەسێکی لەبەر خاتی مانگی ڕەمەزان هەر کەسێ دڵی لە من ئازوێ گەرنی ئازاد. بە پێ ئیمانەکەمان ئیمانمان پتە بێ ئامسۆی خزم و کەس و کارمانەکەین و وەچین بۆ لایەن و کاریم لە خەڵقە ببەخشێ خێرکە خێرات کە ئەم مانگەیە لە دەستمان دەرەچێت لەوە چێ نەگەوینە ڕەمەزانێکی دە. مانگێکی پیرۆزە خوای گەورە بە تایبەتی لەنا هەموو مانگەکانە ڕێزێکی تایبەتی تێناوە. مانگی ڕەمەزان مانگی خۆری خۆشیە مانگی عیبادەتە جیاوازی لەگەڵ مانگان ترەوە کە لە مانگی ڕەمەزانە مانگێکە قورآن تابەزی و شەوی بە ڕۆژە بە ڕۆژین بە شەوا تەراویح حەکەین مانگێکە کە بۆ عیبادەت ئێمە خۆمان یەکلای یەکەینەوە بۆ فەرقی لەگەڵ مانگەکانی تر ئەوەیە کە عیبادەتی زیاتری تیاکەین لەم مانگە دڵەکان ئاسوودەترن ئینسان هەر لە خۆ هەست بە مرتاحێکی زیاتر دەکات. هەبێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم مانگا چۆن بێ کە بتوانین ئەو پەیوەندیانە پتەوتر بکەینەوە پەیوەندی خزمەتی پتەوتر بکەینەوە زابین بەسەر ئەو کێشانەی کە هەتا ئێستا کێشەمان لەگەڵ کەسێکە هەبوو. بەڵێ ڕەمەزان مانگی لێبوردەیە مانگی لێخۆشبوونی خواهیشە ئەگەر یەکێک دڵیەکێکی عاجز کرد بێت ئەبێ لە مانگای ئاشتی بکاتەوە زائیدەن پەیوەندی کۆمەڵاتی لە مانگەیە بەرەو پێش هەڕوا بە بۆنەی ئەوەی کە مانی زەکاتە مانی سەرفیترەیە کە تۆ یارمەتی فەقیری هەژارەکەیت ئەمە پەیوەندی کۆمەڵاتەکان پتەوترەکات وای لێت پەیوەندی کۆمەڵاتەکان پتەوترە بێت. بەڕاستی خۆی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە هەستێکی تایبەت بە موسڵمانان بەخشێ بەڵام لەم کەشە ئێستاە هەست ناکەم بەو شێوە بێ کە پێشتر بووە لە ساڵانی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی لەم مانگا ئەبێت چۆن بێ تا بتوانین پتەوتر و باشتری پەیوەندی خزمەتی یان هەوڕێتیان بە هەر شێوەیەتر کە نایەبرێت خۆی لە ئەسڵی ئیسلام پێویستە بتەوێ بەڵام بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە پێویستە بتەوتر بێت چونکە ئەم مانگە مانگێکە کە شەیتانی کۆت و زین کراوە بە تایبەت پێویستە ئێمەش زیاتر یعنی هەوڵدەن ئەو سیلەیە زیاتر بتەوکەینەوە. بۆچی مسلمانان لە مانگی ڕەمەزانە بەخشندەترە بن زیاتر هاوکاری هەژارانەکەن ئەم مانگە چی تایە ئەو هەستە گەورەی بە مرۆڤی مسلمانە بەخشێت؟ بەڵێ وەڵڵاهی خۆی مانگی ڕەمەزان خۆی مانگی سەدەقات و خێرەوە خوش لە قورئانی پیرۆزەکە فەرموویەتی خێر بکەن یەک بە 700 بۆتان زیادە بێ و ئەم مانگە مانگێکە کە لەیلەتول قەدری تایە بووە بە تایبەتیش
کە خێربەخشێتیە هەندێک بۆ ئەوەیە کە زەکات لەو مانگایە دەرەکەن و چەندەوە کارێکی تایبەت یعنی ڕەفسەنجی هاوڵاتیانمان لە مزگەوتەکان و لە ناو بازار و ئەوانەی کە چوبن بۆ تەراوی بۆ گواستنەوە زۆربەی هاوڵاتیان هێواخواز بوون کەوا لەم مانگی ڕەمەزانەیە پەیوەندی خزمەتی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتر بکەنەوە وەکو جاران هەروەها ئەوانی کە خاوەن سەرمایە و دەوڵەمەندن هاوکاری زیاتری هەژاران بکەن تاوەک بتوان ئەوانیش وەکو باقی خەڵکی کە لەم مانگی ڕەمەزانەوە لەگەڵ نزیک بوونەوەی جەژنا ئەوانیش خۆشی دەربڕن دڵیان خۆش بێ پامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و پامێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ